بەناوی خوای گەورە و میهرەبان ئازیزان سڵاوتان لێبێ. ئەم جارەی پرۆگرامی جێوار قسە لەسەر یەکێک لە شوێنە مێژوویەکانی شاری سلێمانیەکەین، ئەویش گەرماوی موفتی یاخود حەمامی موفتیە. وەکو یەکێک لە شوێنە مێژوویەکان، یەکێک لەو شوێنانەی لەگەڵ سەرەتای دروستبوونی شاری سلێمانی و بنیادنانی شاری سلێمانی، وەکو یەکێک لە شوێنە گشتیەکان خاوەنی مێژوویەکی دێرینەیە. ئەمڕۆ قسە لەسەر حەمامی موفتیەکەین. حەمامی موفتی یاخود گەرماوی موفتیش بێگومان یەکێک ئەبێت لە شوێنەوارە مێژوویەکان لەبەر تێپەڕینی تەمەنێکی زۆر بەسەر مێژووی بنیادنانیا ئەچێتە قاڵبی یەکێک لەو شوێنە مێژوویانە و یەکێک لەو شوێنەوارە گرنگانەی شاری سلێمانی. بۆ هیوایم توانین گوزەرێکی کورت و خێرا بە مێژووی حەمامی موفتی و یاخود چۆنیەتی پێک هاتە و بیناسازیەکەی حەمامی موفتی بکەین. لە ڕووی جوگرافیاییەوە حەمامی موفتی لە گەڕەکی سابوونکەرانە، لە شەقامی سابوونکەران. بێگومان شەقامی سابوونکەران یان گەڕەکی سابوونکەران یەکێکە لە کۆنترین گەڕەکەکانی شاری سلێمانی، هەر لەگەڵ بنیادنان و گەورەبوون و فراوانبوونی شاری سلێمانیە سابوونکەران ئەبێتە یەکێک لەو گەڕەکە کۆنانە، یەکێک لەو گەڕەکە مێژوویانە لەگەڵ بنیادنانی شارە ئێرەش بنیاتەنرێ. بێگومان حەمامی موفتیش لە ناو گەڕەکی سابوونکەران مێژوویەکی دێرینی هەیە، هاوشێوەی گەڕەکەکە و هاوشێوەی ئەو هەموو کۆڵان و خانوانێکی ئێستاکەش لایەزار لەم شوێنە ماونەتەوە. لە ڕووی جوگرافیاییەوە توانین بڵێن ئێستاکە حەمامی موفتی تەمان یان گەرمایی موفتی لە گەڕەکی سابوونکەران تا ڕادەیەک لە ناو مرکزی شاری سلێمانی لە بەشی خۆرهەڵات دەکات، یان نەتوانین بڵێن ئێستاکە گەرمایی موفتی لە سنتەری پارێزگای سلێمانیە، لە یەکێک لەو گەڕەکە هەر کۆنا و مێژویانەی شاری سلێمانی کەویش گەرماوی با بڵێ عەفوەن گەڕەکی سابوونکەرانە لە تەنیشت شەقامی سەرەکی سابوونکەران کە وا ئێستاکەش هەڵکەوتە جوگرافیایەکەی کەوتوتە شوێنێکەوە بە شێوەیەکی زۆر دوای چواردەورەکەی هەمووی ڕوخێنراوە، خانوە مێژوویەکان نەماون کراونەتە گەراج و شوێنی وەستانی ئۆتۆمۆبیل. بەڵام خۆشبەختانە ئەوەی جێگەی خۆشحاڵیە سەرەڕای حەساسی شوێنی جوگرافیایەکەی یاخۆ دەتوانین بڵین لەبەرەوەی سنتەری شارە شوێنێکە کرێ باڵەخانە و گەراج و ئەو شتانەی لێ دروست بکرێ. بەڵام گەرمایی موفتی خاوەنەکانی و وەروە ئەو کەسانێکەوە ئیدارەی ئەدەن پارێزگاری لێ یەکەن، یان بەتوانین بڵێن بە شێوازێکی زۆر باش هێشتویانەتەوە ئێستاکەش گرنگی پێدەن. ئەمەش جێگەی دڵخۆشیە بەڕاستی لە ناو سنتەری شاری سلێمانی، لە ناو ئەو شارە مێژووی کەوا ئێستاکەش گەرماوێک بەو کوالێتێ باشیە هەرماوەتەوە. بێگومان ئەگەر لە ڕووی مێژوویەوە باس لە گەرماوی موفتی یاخود حەمامی موفتی بکەین، هەر پێش ئەوەی ئێمە بچینە سەر مێژووی گەرماوی موفتی، ئێمە بێ ئەوە بزانین لەگەڵ دروستبوونی ژیان یاخود لەو کاتۆی مرۆڤەکان فێری شارنشینی بوون یاخود جۆرێک لە جۆرەکان شارەکان دروستبوون، یەکەمین نشینگەکانی مرۆڤایەتی دروستە بێ. یەکێکیش لەو پێداویستیانەی کەوا وەکوی ئەبێتە پێداویستیەکی ژیانی مرۆڤەکان بوونی گەرماوە یاخود شوێنێکە بۆ ئەوەی مرۆڤەکان بتوانن خۆیان تیا بشۆن یاخود وەکو یەکێک لە پێداویستیەکانی ژیانی مرۆڤەکان. بێگومان ئەمە لە مێژووی حەمام لەگەڵ سەرەتای دروستبوونی شارنشینیوە ئەم جۆرە لە پێداویستی مرۆڤ زیاد دەکا و مێژووەکەی ئەگەڕێتەوە بۆ سەردەمە. بەڵام ئەگەر باز لە مێژوو یاخود ئاوڕێک لە مێژووی گەرماوی موفتی بدەینەوە، ئەبینین لە ساڵانی 1984 سەردەمی میر ئیبراهیم پاشای بابان کە بیر لەوە کاتەوە میرنشینی بابان بیر لەوە کاتەوە پایتەختێکی نوێ مرکزی دەسەڵاتەکەی لە قەلاچۆلانە بگوازێتەوە بۆ دەشتایە فراوانەکانی بەردەم
چیای گۆژە یاخود ئەو شوێنە جوگرافیاییکەوە ئێستاکە بە شاری سلێمانی ئەناسرێ. لێرە شارێکی نوێ دروستە بێ کەویژە و شارە بە ناوی شاری سولەیمانیەوە بنیات ئەنێت. بێگومان میرەکانی بابان بینیان لەوە کردوێتەوە ئەو شارەی دروستیەکەن شارێک بێت تەواوی تایبەتمەندیەکانی شاری تێدا بێت. لەو سەردەمەشدا یەکێک لە تایبەتمەندیەکانی شارێک بوونی گەرماو بووەواتە چۆن ئێستاکە کۆمەڵێک تایبەتمەندیمان هەیە بۆ ئەوەی شارێک تێدا بن بۆ ئەوەی ببێت بە شار لە کۆنی شاگەرما و یەکێک بۆ لە تایبەتمەندیەکان یەکێک بۆ لەو شتانێک کەوا پێویست بۆ شارێک کەوا گەرماوی تێدا هەبێت وەکو یەکێک لە شوێنە گشتیەکان یاخود وەکو یەکێک لەو شوێنانەی کەوا خەڵکانێک پێویستیان پێیان بووە. بەپێی ئەو مێژوەی کەوا بۆ گەرماوی مفتی باسەکرێت یاخود ئەو شوێنەی کەوا ئەو نووسینانەی دەربارەی گەرماوی مفتی هاتوون لە ساڵانی 1970 واتە تقریبان بە 4 بۆ 5 ساڵ لەگەڵ لە دوای بنیادنانی شاری سلێمانیەوە گەرماوی مفتی دروستەکرێت یان ئەتوانین بڵێن گەرماوی مفتی هاوشانی شاری سلێمانی مێژوویەکی دێرینی هەیە کە توانین لە بۆ 200 چەند 20 ساڵێک زیاترە ئەم بینایە بنیات نراوە مێژوەکەی مێژوویەکی دێرینی هەیە. طبعا لەلایەن دەسەڵاتداران و میرانی بابانەوە گەرماو دروستەکرێ و بە پێک هاتە و بە کوالیتێکی باشیشەوە. طبعا هەر دەربارەی مێژووی گەرماوی مفتی لەبەرەوەی مێژوویەکی دێرینی هەیە هاوشانی دێرینی شاری سلێمانی لە سەرەتای دروستبوونی شاری سلێمانی و بنیاتەنرێ زۆر شت دەربارەی گەرماوی مفتی وتراوە زۆر شت دەربارەی گەرماوی مفتی نووسراوە هەتا دەگەڕنەوە کاگ ئەحمەدی شێخ یاخود بەشێکی زۆر لەو کەسایەتە ئاینە پیرۆزانەی سەردەمانێک لە شاری سلێمانی ڕابەرایەتی خەڵکیان کردووە لە ڕووی دنیا و سوودیان لەم گەرماوانە وەرگرتووە ڕۆژگارێک لەم گەرماوانە بەکاریان هێناوە و هەر دەربارەی گەرماوی مفتی قەولێک هەیە تامان گەرماو یەکێک لەو شتە سەرەکیانەی یان یەکێک لەو شتانەی کە تۆ کە گەرماوێک دروستەکەیتەوە بوونی ئاوەواتە تۆ بێ سەرچاوی ئاوێکت هەبێ کانیەکت هەبێ کارێزێکت هەبێ بۆی تۆ بتانی بەکاری بێنی ڕاستە لە ئەمڕۆیان ڕەنگە بەپێی پێشکەوتنی شارەکان بەپێی ئەو حاڵەتەی کەوا لەسەر پێکهاتەی شارە هاتووە ڕەنگە گۆڕانکاریەک دروست بوو بێت لە سەرچاوە وەرگرتنی ئاو بەڵام لە کۆنا گەرماوەکان بە شێوەیەکی گشتی سوودیان لە کارێز و لە سەرچاوە کانیەکانی نزیک خۆیان یاخود سەرو خۆیان وەرگرتووە لە ڕێگەی بۆریەوە کەوا بۆریەکی تایبەتی فخاری بۆ سوورکراوەتەوە یان با بڵێن جۆرێک لە ڕاڕەوی ئاوی بەبەر سەریان گرتووە ئاویان هێناوە بۆ کانیەکان. تەنانەت یەکێک لەو ڕیوایەتانی لەسەر گەرماوی مفتی باسەکرێ ئەوەیەکەوە دەڵێن ئەو ئاوەی لە گەرماوی مفتی بەکارهاتوو ئاوێکی پیرۆز بووە یعنی لە دیدگای خەڵکی ئەو کاتی شاری سلێمانی پێیان وابووە خۆشۆردن یا خۆ جارێک سەردانکردنی گەرماوی مفتی وا لێ دەکا لە جۆرێک لە نەخۆشی بەدوور بی یاخود سوودێکی تەندروستی هەیە بۆ دیان با بڵێن بە شوێنێکی پیرۆزیان زانیوە سەرڕایەوەی گەزانی و شانە کۆمەڵێک لەو کەسایەتی پیا و چاکانەی زمانی شاری سلێمانیا ژیاون مەسەڵەن چوون بە گەرماوی مفتی یا خۆسوودیان لەم گەرماوە وەرگرتووە. بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن شاری سلێمانی لە دوایەوەی لەلایەن دەسەڵاتدارانی بابانی و بنیاتەندێ بە تەواوی پێکهاتەکانی تایبەتمەندیەکانی شارەوە گەرماویش بنیات ئەنێن گەرماویش دروستەکەن و هەر دەربارەی مێژووی ئەم گەرماوانە توانی بڵێن ئاماژەیەک بە گەشتنامەکەی ڕیچ بکەین لە ساڵی 1820 واتە تەنها بە ماوەی 30 ساڵێک دوای ئەوەی شاری سلێمانی بنیاتەنێ واتە تەنها 30 ساڵێک تێپەڕیوە بەسەر بنیادنانی شاری سلێمانی دێتە شاری سلێمانی باسی شاری سلێمانیمان بۆ دەکا ئەو کاتە باز دەکاکەڵێ لە شاری سلێمانی کۆمەڵێک گەرماو هەیە تا زیاتر لە 5 گەرماو دەژمێرێت کەوەکو ئەوەی کەواوەکو تایبەتمەندی شار لە شارە بوونیان هەبووە تامان 5 گەرماو بوو پێکهاتی ئەو کاتی شاری سلێمانی زۆر بوون ئەمەش نیشانەیەوە کە شارێک بووە پڕ بووە لە گوڕوتین پڕ بووە لە شارێکەوە خەڵکەکەی بیریان لە پاک و خاوێنی و لە تەواوی ئەو شوێنە گشتیانە کردوێتەوە کە پێویستە هەبوو بن گرنگیان پێداون ئەمەش هەر لەسەر تایبەتمەندی گەرماوەکان ڕیچ دەڵێ ئەو گەرماوانەی لە شاری سلێمانی هەن زۆر باشترن لە ڕووی پێکهاتە و لە ڕووی بیناسازیەوە لەو گەرماوانەی کە من لە تورکیا بینی من وەک دەزانین ئەو کاتێ ڕیش دێتە کوردستان دەوڵەتێک بەناوی دەوڵەتی عوسمانیەوە هەیە عمقی دەسەڵاتەکەی لە کۆماری تورکیای ئێستا بێت کە ئەو کاتە سەرزەوی ئەنادۆڵی کۆنا کەواتە بێ گەرماوەکانی شاری سلێمانی باشتر بوو بن لە گەرماوەکانی مرکزی دەسەڵاتی عوسمانی ئەبێ کوالیتیان زۆر باشتر بوو بێت لەوەی کە ئێستاکە هەیە و بێگومان ئەگەر بە کوالیتێکی باشیش دروست نەکرابن پاش تێپەڕینی 200 هێشتا دیوارەکانی بەم جوانیە نە ئەمانەوە و نابێ ئەوەش لە یاد بکەین
جوانی و پێکهاتە باشەکەی ئەم بینایەکەوە ئێستاکە ماوەتەوە هەمووی لەسەر شانی ئەو کەسانەیەکەوە ئیدارەی ئێرەکەن با بڵێن ئێستاکەوان بەڕێوەیە بن کە توانیوانە هەموو بەشێکی ئەم گەرماوە بە شێوازێک و کوالیتێکی زۆر باش بهێڵنەوە خزمەتی بکەن تاوەکو وەکو یەکێک لە شوێنە مێژوویەکان یەکێک لە شوێنە کۆنەکانی شار هەر بە جوانی بمێنێتەوە. طبعا لە ڕووی پێکهاتەوە ئەگەر باز لە پێکهاتەی بەگشتی حەمامەکان بکەین یاخود یان پێکهاتەی حەمامی موفتی وەگە بینن لێرە دەواازەی سەرەکیەوەتە لەم دەرگای پشتەوە دەیتە مەدخەلێک و مەدخەلەکە ڕاستەوخۆ دەدێنێتە بەشی یەکەم یاخود ناوەندی یەکەمی حەمام. طبعا توانین بڵێن حەمامی موفتی هاو وێنایەکە بۆ تەواوی حەمامەکانی تری زمانی خۆی کەوا لە شاری سلێمانی هەبوون یاخود لە هەر شوێنێکی تر بە شێوەیەکی گشتی. ئەم بەشەی ئێستاکە ئێمە لێ وەساوین ڕاستەخۆ ژێر گومەزی یەکەم کە دواتر دەچینە سەربان گومەزەکان دەبینین لە تەنیشتێکا دوو گومەزمان هەیە. ئێرە ناوەندی یەکەمە یاخود ئەو شوێنەیە لە حەمامە پێوترێت ساردخانە. واتە ئێرە ئەم بەشەیە شوێنی ساردخانەی حەمامی پێدەوترێت لە کۆنا دانیشتوانی شار کە هاتوونەتە ئەم بەشە لێرە وەگە بینین ئەم بەشانە ژێرەوە پێڵاوەکانیان یاخود ئەو وەسایلەی کە هەیان بووە لە قاچیان بۆ لێرە دایانناوە و ئەم سەکۆی یەکەمەکەوا ئەبینین بە شێوەیەکی بازنەی لەژێر گومەزی یەکەمە هەمانە شوێنی دانیشتن بۆ شوێنی ئەوە بووەکەوە لی ئیسراحەتیان کردووە دانیشتۆن چ کاتی پێش چوونە ژوورەوە لێرە خۆیان گۆڕیوە و بوخچیان وەرگرتووە و لە کاتی بە هەمان شێوە گەڕانەوەش هاتوونەتەوە ئێرە لێرە خۆیان وشک کردوێتەوە و ئەو بوخچانەی هەیەیان بۆ پێیان بۆ لێرە لەم تاقچانە دایان ناوە خۆیان وشک کردەوە گە بینین ئێستاکەش تەمەن لەسەرەوەی ئەم بەشە شوێنی جلهین هەبووە بۆ دانانی بوخچەکان یاخۆ جلو بەرگەکانیان. بە شێوەیەکی گشتی پێگاتەی بیناسازیەکەی حەمامەکان بازنەی یەکەم ساردخانەیە، بازنەی دووەمیش ئەچینە لای شوێنی خۆشتن و گەرماوەکەیە. لە ڕووی پێگاتەوە ئێرە ساردترە یان باوەڵێن حاڵەتێکی ئاساییتری هەیە بە بەراورد بە شوێنی خۆشۆردنەکە کە لە ڕووی پلەی گەرماوە هەر ئێستاکەش بەبێ ئەوەی هیچ حاڵەتێکی گەرمکردن یاخۆ ساردکردنەوە تێدا بێ ئەو حاڵەتە هەست پێ دەکرێت و یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی شوێنی ساردخانە بوونی حەوزێکی ئاوە کەوا لە ناوەندی ساردخانەکانە لە تەواوی حەمامەکانە بوونی هەیە کە ئەوش ئاوێکی ساردی لێیە بێگومان ئەوانەی دوایەوەی لە حەمام گەڕاونەتەوە لێرە ڕەنگە دەموچاوێکیان شۆرد بێ یاخود خۆیان فێنە کردێتەوە لەم بەشە دانیشتون وەروەها خۆیان وشک کردوێتەوە و لەگەڵ خۆ وشکردنەوەشا با بڵێن جلەکانیان لەبەر کردوێتەوە و لەم بەشەوە دیسان چوونەتەوە دەرەوەی حەمامەکە. وەگە بینین لێرە شوێنی پێڵاوەکانمان هەیە ئەمانە ئێساکەش ڕاستەخۆ تا بە شێوەی عقد ئەم عقدانش هەم بۆ بەهێزکردنی بیناسازی با بڵێن حەمامەکە دەوری هەبووە و سەرەوەی ئەم ساردخانەیەش بە شێوەی گومەز کراوە واتە حەمامەکان تایبەتمەندی حەمامەکان بۆ شێوە بۆ ئەبێ سەقفەکەیان گومەزی بێنەوە سەقفێکی خەڕوەگە بینین ئێستاکە پێگاتەی حەمامەکان گۆڕانکاری بەسەر هاتووە وەکو ئێستاکە نەماوە یاخود بەو شێوەی جاران نەماوە گۆڕانکاری بەسەر هاتووە. ئێرە ساردخانەی حەمامی موفتیە و دوایەوەیش لە حەمام لە ساردخانەی حەمامەکە ئەڕۆین بەرەو شوێنی سەرەکی یاخود با بڵێن شوێنی گەرماوەکە یاخود ئەو شوێنی کەوا لە کۆنا دانیشتوان شار خۆیان لێ شۆردووە یاخود سوودیان لێ وەرگرتووە.
ئێرەش ئەبێتە ژێر گومەزی دووهەم یاوەخۆت با بڵێن ناوەندی سەرەکی حەمامەکە شوێنی خۆشۆردنی دانیشتوان یاخود ئەو هاوڵاتیانەی کەوا سوودیان لەم حەمامە وەرگرتووە لە کۆن و لە ئێستاشدا ئیش دەکات ئەم حەمامە لە ئێستاشدا ئیش دەکات بەڵام ئێمە لە ڕۆژێکی پشوو هاتوین چکە ئەم حەمامە وابزانم ئەم ئێستاکە زیاتر خانمان بەکاری دێنن ئەم ناوەندە ئێرە لێرە لە کۆندا ناترەکانی حەمام هاتوون ئەو هاوڵاتیانەی سەردانی ئێرەیان کردووە کە لێرە با بڵێن خۆیان شۆردووە لێرە با بڵێن ئیشی ناترەکان کە زۆربەی کات شۆردنی کەسەکان بۆ یاخود هاوکاریکردنی ئەو کەسانە بووە و لە کۆندا یەکێک لەو تایبەتمەندیانەوە بووە خەڵکی با بڵێن لەو شوێنانە بەگشتی پێکەوە بوون ئێرەش ئێستاکە هیچ شتێک ئیش ناکا بەڵام گەرمە ڕاستەوخۆ ئاوی گەرم و سارد لێرە هەبوونی هەیە و کۆمەڵێک ژووری بچکۆلانەتر هەیە کەوا تایبەت بوون بۆ کەسانەیان بەڵێن لەم جۆرە لە سەکۆیەکان خەڵک خۆی شۆردووە و زیاتر ئێرە پێکهاتەکەی بە کاشی بووە چونکە ئێرە بەردەوام ئاوی تیا ڕێژرێت وەروە پلەی گەرمایەکی بەرزی هەیە چونکە خەزانەی ئاوەکەی حەمامەکە لێرەیە لە ڕووی پێکهاتەوە تەمان حەمام پێک دێ لە بەشی ساردخانە و شوێنی خۆشۆردن لەگەڵ مەدخەلێک و پاشان بەشێکی گرنگیان ئەوەی لە پشتی هەموو ئەمیشانەوە هەیە کە ئەویش پێوترێکی پێوترێ تونی حەمامەکە لەگەڵ خەزانەی ئاوەکە ئەو کە تونی حەمامەکە واتە و شوێنەی ئاوەکەی لێ گەرمەکرێ لەگەڵ تونی خەزانەی ئاوەکەشکەوە ئاوەکەی گەرمەکەی لێکە لێرەوە هێنراویانەتە ئێرە و بە هەمان شێ و پێک هاتەوە و گەبینین ئێرە شوێنی خۆشۆردن بۆ یاخۆ شوێنی سەرەکی حەمامەکەیە. هەر لە ڕووی پێک هاتەوە وەگەزانین پێکهاتەی حەمامی موفتی بێگومان یەکێک لەو شوێنە گرنگانەی کەوا زۆر بەباشی ماوەتەوە سەقفی حەمامەکەی یاخود ئەو بانەی حەمامەکەیەکەوە ئێستاکە ئێمە لە کۆناکە ئەم حەمامە بنیاد نراوە سەقفەکەی یاخود بە ئەو جۆرەی بەدار و جۆرێک لە خۆڵی ناوچەکە سەری حەمامەکەی پێگیراوە بەڵام حەمامەکان عادەتەن بە شێوەیەکی گشتی لە ڕووی بیناسازیەوە لە کۆناوە دروستکراون حەمامەکان سەقفەکانیان بە شێوەی گومەز بووە وەگە بینین ئێستاکە حەمامی موفتی خاوەنی دوو جۆر لەو دوو گومەزی گەورەیە لەگەڵ گومەزێکی بچکۆلانەی بچووکتر یاخود دوو عەقدی کەوانەی گەورە کە ئەمانە لە ڕاستەخۆ لە خوارەوە حەمامەکە یاخود ئەو گەرماوەکە بێتە ناوەندی شوێنی خۆشۆردنەکە لە ژێرەوە لێرە ئەم سەقفە یاخود ئەم جۆرە لە گومەزانە دروست کراون دوو نوع کاریگەریان یاخود بتوانین بڵێن لە ڕووی بیناسازیەوە بۆچی وا دروست کراون ئەمانە لە خوارەوە وای کردووە سەقفی حەمامەکە زۆر گەورە دەرکەوێ فراوان دەرکەوێ وەکی ژەزانین حەمام شوێنێکە کەوا هەڵمی زۆری لێە یاخود شوێنێکە تا فەزای کراوەتر بێ باشترە بۆ ئەو کەسانەی کەوا سوودی لێوەرگرن یاخود بەکارێنن و لە سەرەوەی هەر گومەزێک یاخود لە سەقفەکە وەگە بین جۆرێک لەم دووکەڵ کێشانە هەیە ئەمانەیان بۆ دووکەڵی شوێنی تونی حەمامەکەن بەڵام ئەمانەی ئێرە کە لە پشتمانەوە دەرەکەون بۆ یاخد هەوا گۆڕکێ هەنێک جاریش بۆ وەرگرتنی ڕووناکی هەنێک جاریش بۆ هاتنی دەرچوونی هەڵمی ناو حەمامەکەی واتە بە شێوەیەکی گشتی ئەمەی لێرەیە سەقفی گەرماوەکەی موفتیە لێرە چەندین جۆر لە شوێنی هەوا گۆڕکێمان هەیە وەگەزانین بەشێکیان دووکەڵکێشن شوێنی ئەو ڕاستەوخۆ ئەو بەشەی سەقفی تونی حەمامەکەیەواتە شوێنی ئاگرکردنەوەکە یاخو شوێنی گەرمکردنی حەمامەکەیە بەڵام بەشێکی سەقفی ڕاستەوخۆی شوێنی گەرماوەکەیەواتە ئەو شوێنێکەوە لە ژێرەوەی ئەو هاوڵاتیانە یاخود دانیشتوانی کۆنی شاری سلێمانی یاخود لە ئەم ڕۆژاکەوە ئێستاکە بە تایبەت بۆ خانمانە سوودی لێوەرەگرن لە وەرزی زستانانە زیاتر لێرەیە ئەمە سەقفی ڕاستەوخۆی شوێنی
خۆشۆر نەکەی بە شوێکی گشتی لەم بۆشایانە لەم قەڵا ڕۆشنانە یاخود لەم جۆرە لە دوو کەڵکێشانە لە تەواوی سەقفەکە بەدیەکری هەر کامێکیان بۆ تایبەتمەندی یاخود بەشێکن لە پێک هاتەی حەمامەکە وەگەزانین حەمام زیاتر پێویستی بە بەم دوو کەڵکێش و بەم هەوا گۆڕکەیانە هەیە چ بۆ وەرگرتنی ڕووناکی چ بۆ هەوا گۆڕکێ چ بۆ دوو کەڵکێش چ بۆ دەرچوونی ئەو هەڵمە و ئەو بخارەیەکەوە لە ناوەوە لە کاتی سوود وەرگرتن و بەکارهێنانی حەمامەکە سوودی لێ وەرگێت لێرەش حەمامی مفتی خۆشبەختانە دوو لەو با بڵین گومەزانەی زۆر بە جوانی ماوەتەوە کە تەمەن ئەمانەش لە کۆنا بە خشت جوان جوان دروست کراون تاوەکو گومەزەکە تەوا بووە و ئەمڕۆ ڕواڵەتی دەرەوەی بە جۆرێک لە قوڕی سووری ناوچەکە داپۆشراوە سواغ درراوە بۆ ئەوەی لە وەرزی زوسانانە باران بەریەکەوێت کوالێتێکی باشی هەبێ بپارێزرێ بمێنێتەوە ئەمەش لە کۆنا زۆربەی خانوەکانی شاری سولەیمانی بەم شێوەیە با بڵێن سەقفەکانیان بە چینێکدار دواتر بەردیان بەسەرا کردووە بەردێکی کەم دواتر خۆڵێکی زۆریان خستۆتە سەری بۆی پتە بێت ئاو نەچێتە خوارەوە یاخود زۆرێک لە تێکردن نەبێت حەمامەکە تێک نەچێت ئەمانەش بە شوێکی گشتی سەقفی حەمامی مفتی هەر هاوشێوەی سەقفی زۆربەی خانوەکانی ترماوەتەوە بە هیوایەوەی لایەنە پەیوەنددارەکان هاوڕێکی جدی لەم حەمامە بدەنەوە چکە بەڕاستی شوێنێکی مێژووی زۆر گرنگە کە تاکە کە کەم ئەمێننەوە لەم جۆران لەم شوێنەوارانەمان کەم ماوەتەوە بێگومان ئەمەش درێژەی هەمان ئەو پێگاتەی حەمامی مفتی بوو کە ئەیبینین ئێستاکە بەو شێوەیە ماوەتەوە. بەڵێ هەر دەربارەی هەم پێکهاتەی حەمام بەگشتی هەمیش حەمامی مفتی یاخود گەرمای مفتی وەگە بینین وتمان ئێرە کە ساردخانە بوو لێرە کە ئێستاکە باجی ئامین وەکو بەڕێوەبەر یاخود سەرپەرشتیاری ئەم گەرماوەییشەکە لە کۆنی شا هاوشێوەی ئەم حاڵەتە بەرپرسی حەمام یاخود ئەو کەسەی سەرپەرشتیاری کاروباری حەمامەکانی کردو لێرە دانیشتووە بێگومان ئەو کەسانێک دێنە ناو حەمامەکە و کۆمەڵێک وەسایلی شخصیان هەیە کە لە کۆنا ئاڵتون بوو بێ یاخود لە ئەمڕۆیە مۆبایل یا هەر شتێکی تر لەلایەن ئەوە سەرپەرشتی ئەکرێ وەرەگیرێ لە ڕووی ئەمنیەوە تا حەمامەکان هەمیشە کەسێکیان هەبوو بۆی ئەو کەسانەی سەردانی حەمامەکان دەکەن ئەو وەسایل لە شخصیانیان لێرەوە لێ وەردەگیرێ و پاشانیش حەمامەکان بۆ ئیدارەدانی ئیشوکاری ناترەکان یاخود ئەو کەلوپەل و وەسایلانێکەوە لە حەمامەکانە پێویست بوو بەجێبەجێ بکرێ هەمیشە حەمامەکان سەرپەرشتیارێکیان زیاتر لە سەرپەرشتیارێکیان هەبوو لە کۆنا قەرەباڵغتر بوو بوون بێگومان ئێستا لەبەرەوەی کەوا ئەو کەسانەی ێنە سەردانی گەرماوە گشتەکانەکەن تۆزێک کەمتر بووەتەوە هەچانە ئەو بەدواتاچوونی ئێمە کردومانە خەریکە حاڵەتێکی لەو حاڵەتە دروست دەبێتەوە ئێستا خواز لەسەر چوون بۆ گەرماوە گشتەکان دروست دەبێتەوە بەڵام لە کۆنا لەبەر ئەوەی کەوا گەرماوە لە زۆربەی ماڵەکانان نەبووە یاخود کوالێتێکی باشی نەبووە خەڵک زۆر سەردانی گەرماوە گشتەکانی کردو بۆیە سەرپەرشتیاری گەرماوەکان ئەرکێکی قورسیان لەسەر شان بۆ یاخود زیاتر لە یەک نەفەر بوون بەڵام لەم ڕۆیە گەرماوی مفتی تەناخات و ئامینە لێرە سەرپەرشتی ئیشوکاری گەرماوەکە دەکا کە بە شێوازێکی زۆر باش گرنگیاوە بە گەرماوەکە و بە کوالەتێکی زۆر باش گەرماوی مفتی ماوەتەوە.
هەر دەربارەی پێکهاتەی گەرماوی موفتی ئەم بەشەی ئێمە لێ وەستاوین تا ڕادەیەک دەتوانین جۆرێکە لە ژێرزەمینیان چوونە بۆ تونی گەرماوی موفتی ئەو شوێنەی کەوا لە کۆنا لە ئێستەشا بە تون ناوی براواتە ئەو شوێنەی کەوا شوێنی گەرمکردنی هەم خودی حەمامەکە هەم ئەو خەزانە ئاوە گەرمەی کەوا لەسەرەوە لێتی ئاوەکەی لێ گەرمکراوە تامان هەر دەربارەی ئەم پێکاتە لە بەر فراوانی ئەم بەشەی حتا دەگەڕنەوە لە 150 ساڵ یان کەمتر 100 ساڵ لەم و بەرکەوانەی سەردانی ناوشاریان کردو ئیشوکاری ناوشاریان هەبوو لەبەر فراوانی ئێرە وەکو خانێک بەکارهاتووە هەنێک جار ئاژەڵەکانیان لێرە ڕاگرتووەواتە لەبەر فراوانی ئەو شوێنەی ئێساکە ئێمە لێرەی بێگومان تونیش یان تونچیش یەکێکی تر بۆ لەو کارکتەرانەی لە پرۆسەی بەڕێوەبردننی حەمامە لە یان گەرماوە لە کۆنا ئەرکی قورسی لەسەرشان بۆواتە ئەو کەسەی کەوا حەمامەکەی گەرم کردووە تەمەەن لە کۆنیشە لەبەر نەبوونی وزە و لەبەر نەبوونی نەوتوگازێکی زۆر سوودیان لە ئێسکی ئاژەڵ وەرگتووە لەگەڵ پێینی ئاژەڵ وشکیان کردوێتەوە و جۆرێک لە جۆرەکان بەوە حەمامەکەیان یاخۆتونەکەیان گەرم کردووە لێرە و لە تونی گەرماوی موفتی لێرە و لە مرکزی لە سنتەری شاری سلێمانی و لەم شوێنە مێژوویە کە بەڕاستی بەوردبوونەوە لێی کە تەمان بۆ زانیاری بینەرانیش گەرماوی مفتی لە ڕووی پێگاتەوە لە کۆنا بە شێوەی گشتی تەواوی خانوەکانی شاری سلێمانی سوودیان لە جۆرێک لە بەرد وەرگتووە کە پێوتێ بەردی مەڵکەندی کە جۆرە بەردێکی ڕێکی بەهێزە لە بناغەی تەواوی خانوەکانی شاری سلێمانی سوود لە بەردی مەڵکەندی وەرکراوە بەڵام لە بەشی سەرەوەی کە بینین ئەم جۆرەیە لە خشت کە خشتێکی تا ڕادەیەک بە بەرزی 10 سانتیمێک بەپانی 20 سانتیمێک و بە درێژی 30 سانتیمێکە بێ بە حەجمی جیاوازەوە لە زۆربەی بیناسازیەکانی شاری سلێمانیا سوودیان لێوەگرتووە خشتێکی سوروکراوی بەهێز بووە و ئەم جۆرە لە بیناسازی و ئەم جۆرە لە پێکهاتەی بیناسازی گەرما و زۆرێک لە خانوەکانی تری شاری سلێمانیش لە مێژنووسان باسی یەکەن کەوا سوود وەرگیراوە لە وەستایەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوانەی لە شاری سنەوە بەتایبەت هێنراونەتە ئێرە لە سەردەمی بنیادنانی شاری سلێمانی لە سەردەمی میرنشینی بابانە لێرە و لەم شوێنە مێژوویە و لەم شوێنە دێرینەی شاری سلێمانیەوە تا بەرنمەیەکی تر و تا سەردانیکردنی جێوارێکی تری مێژووی کوردستان بەخواتان ئەسپێرین کوردستان هەمیشە ئاوادان بێت و بۆ هیوایان ئێوەش هەمیشە شاد و کامەران بن.